ئێستا بۆ هەمین کتێب من ئەم پیشانگایم کردوتەوە ئەمە ڕنگ و نووسین پێکەوە ئاوێتەی یەکتر ئەبن ئەم نووسینە لە خزمەتی وێنەکایە وێنەکە لە خزمەتی نووسینەکایە هەردووچان ئەم ئامانجێ کە من هەمە ئەوە ئەخوازێ کە پیشانگاکە جێگای ڕەزامەندی بینەری ئازیز بێت. ئەوەی کە گرنگە و جێی بایەخ پێدانە کۆمەڵە شعرێکی مامۆستا ئەمین سەپان لێرەدا نمایش کراوە کە گرنگترینیان تایبەتمەندێتی مناڵی تێدا پارێزراوە و لە هەمووی گرنگتر بەو شعر و ئەدا ناسکانەی خۆی بەو وشانەی گزارشتی کردووە لەو هەستانەی کە دایکەکەیەتی بۆ منداڵەکەی ڕێچکەی مامۆستا ئیبراهیم ئەمین باڵداری بەرنەداوە هەتاکو ئێستا کەوتنە کەنوکۆی بابەتێکی تایبەت بۆ ئەلفۆبی کوردی بۆ نەهێشتنی خوێنەوە. هلا You don't mind because without your support. کلینیکا IPP یا چارەسەری درونی یا ئەڵمانی کلینیکێکە کو هادیە وەرگێتنش مەهەدا چارەسەری درونی چارەسەری تۆرۆمایە و ئەم قوتابیەت وێرە بوون بۆ ماوەی 3 ساڵە مە وێرە خواندیە ماستەرە وەرگێتی ئەف کلینیکە هاتە دانان بۆ هەمی خەلکی دوورکی دوو دەوروبەرت مە بۆ هەمی کسا هر کسی که پدوی بیتن شلای درونی و مشکلات هابیتن آرشت کسی هابیتن یا عائله هابیتن. خماکی بیتن دودلی بیتن آنجی صدمه بیتن آن هر نسخی که دیتری درونی بیتن ام هول دین سر دریت گلبکیم و چاره سریومه پرکا آخفتنه نه پرکا درمانه چونکی چاره سر کاری درونی فرقش پزشک درونی. For those of you who are unfamiliar with it, IPP stands for the Institute. لكردستان موضوع ابنية خلل قانوني قال بل رفنا معناها بلان تنظيم كدنغي تنظيم دباش ئەمڕۆ بە شیاسای زانکۆی گەرمێن هەستین بە ئەنجامدانی وەرکشۆپێک سەبارەت بە گەندەڵی کارگێڕی و چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە لە هەرێمی کوردستانە لەناو وەرکشۆپەکەدا سێتەوەری گرنگ باسکرا لە ڕووی ئابووری و کارگێڕی و یاساییەوە تەوەرەکان خرانە ڕوو ئامانجمان لە وەرکشۆپەکە هۆشیارکردنەوەی خەڵکە سەبارەت بە دیاردەی گەندەڵی بە تایبەتی لە نێوان چینی خوێنەوارە باسی گرنگترین ئەو یاسانە کرا کە لە دەستەی نەزاهی هەرێمی کوردستان و عێراقا هەیە چۆن چارەسەری دیاردەی گەندەڵیەکەن. لە هەرێمی کوردستان ئەو پرۆژە چاکسازی هەیە کە کاری لەسەر کراوە ڕەنگە لە جێی تموحی هەموو لایەکە نەبێت بەڵام لە هەر زروف و کاتێکە دەستبردن بۆ مۆزوعی گەندەڵی بۆ چارەسەرکردنی ئەکرێمە بە هەنگاوێکی هەنی چاک بە هەنگاوێکی دڵخۆشکەرانە بەڵام ئەوەی کە گرنگترە لەمە چۆن تۆ بەردەوام بی دەست بۆ هەموو کایەکان بووی دەست بۆ هەموو سێکتەرەکان بە یعنی مۆزوعی گەندەڵی تەنها لە بوارێکە یاخود لە سێکتەرێکە قەتیس نەکرێت بەڵکو هەمەلایەنە بێ.